سڵاو بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات لێرەدا لە خزمەتداین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە یەکێک لەو کەسانەی کە سیمای بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی ڕۆژهەڵات بوو، یەکێک لەو کەسانەی کە پارێزەری مافی هەژاران و کرێکاران و چاوساوەکان بوو، یەکێک لەو کەسانەی کە زبانی ئاگرینی شۆڕش بوو. لێرەدا بەرنامەیەکمان تایبەت تەرخان کردووە بۆ یادی هاوڕێی ڕابەری یامەختکردنمان کاک سەدیقی کەمانگەر. بۆ ئەو مەبەستەش لێرەدا میوانداری بەڕێز کادری کۆمەڵا کاک بیژەنی قوبادیمان کردو. کاک بیژەن پرسیاری یەکەم ئەوەیە کە چی بوو وای کردبوو کە کاک سەدیق لە ماوەیەکی کەمدا ببێتە کارکتەرێکی سەرەکی ڕێبەرایەتی بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. لەسەرەوە بڕوایم کە بۆ ناسینی کەسێک یا لایەنێکی سیاسی یا جریانێکی سیاسی ئەبێ زەرفی زەمانی و مەکانیەکەی لە بەرچاو بگیرێت. ئەو کەسیژە بەپێ ئەو زمانی کە تیا ئەژی ئەو دۆخە کۆمەڵایەتیە سیاسیەی کە مێژوویەکی تایە هەیە قەزاوەت و داوەری لەسەر بکرێت. کاکسیق کەمانگەر لەگەڵ جریانێک بوو کە دواتر بەناو کۆمەڵەوە لە ڕێبەندانی 57 تا چالاکی ئاشکرای خۆی ڕاگەیاند کاری کرد. چ شتێ باعث بوو چ هۆکارێ بووە باعیسەوەی کە کۆمەڵە لە مەحفلێکی ڕۆشنفکری خوێندکاریەوە ببێتە جریانێکی کۆمەڵایەتی وە کاسیق یەکێ لە بەرهەمەکانی ئەو دۆخەیە کە بوو. یعنی ئەم کەسایەتیەکان لەگەڵ مێژوو کارکردی دوولایەنەیان هەیە، هەردووکیان بەرهەمی یەکترن. لەلایەکەوە مێژوو کەسەکان خەڵقەکە، لەلایەکەوە کەسەکان مێژوو خەڵقەکەن و ئەی خۆڵقێنن، ئەمە کارکردی دوولایەنیان هەیە. کاسیق کەمانگەر کەسایەتێکی کۆمەڵایەتی بوو، کەسایەتی بوو کە لە ڕاستای بەرژەوەندی و مافی خەڵکی چەساوی کوردستان کە خەڵکیی کۆمەڵێکی بەرین و بربڵاون خەڵکی کوردستان بەعام و ئیمڕۆ هەر کەس یار لە زمانی ئەو کاتێک کە کاک سەدیق دەستیدا چالاکی سیاسی و لەگەڵ کۆمەڵا هاوکاری کرد و ئەو ڕۆڵەی کاک سەدیق گێڕای توانی ئەو فکرە عمومی کۆمەلگا فکری جامع بەرەولای کاک سەدیق ڕابکێشێ وەکو کەسایەتێکی نخبە وەکو کاراکتەرێکی ئەتوانێ لەسەر مێژوو ڕۆڵ بگێڕێ و لەسەر مێژوو کاریگەری بێ و تەسیردا بنێ و بتوانێ بەرەو مەسیرەکانی بدا. بێدەلیل نییە کاکسی قەمانگەر کە پارێزەرێکی یاساییە وەکو فەرماندەیەکی نظامی زاهرە بێ، چۆن لە مایەیە ئەو کاراکتەری هەیە. بێهۆ نییە کاتێ شرایەتێکی تایبەت دێتە بەرەو وەکو ئەوەی کە فەرماندەهانی کۆماری ئیسلامی لە تاران و لە خوارە و بڕیارە دەن کە لە سنە ئاوایە و ئاوایە و سنە خەریکن ئاواکەن بە پەیامێکی ڕادیۆیی کاک سەدیقی کەمانگەر جۆرێ دۆخەکە بەرەو مەسیرێکی تر ئەچێ. کاک سەدیقی کەمانگەر وتم لە زمانی خۆیان بێ بناسرێ بەپێ ئەو دۆخە زمانی کە تیا بووە بەپێ شەرایەت و هەلومەرجێکی تیا ژیاوە و کارکردەکە دووجانە بووە. وتم یەک دەفعە وەکو پارێزەرێکی یاسایی لە کارکتری پارێزەرێکی یاسایی یا دێتە دەرەوە ئەبێتە ڕێبەرێکی جەماوەری، ئەبێتە فەرماندەیەکی نظامی، ئەبێتە ئاژیتاتۆرێکی حزبی، ئەبێتە ڕێکخەرێک و سازماندەرێکی کۆمەڵایەتی خەڵک لەو هەلومەرجا کە خۆتان شاید خوێن بێتان یا لە بیرتان بێ چ دۆخێک بوو شرایەتەکە وەکو ژێلەوا بوو دایم ئەلەرزا هەر لەحزە بەرەو مەسیرێ ئیمکانی بوو بشێ. ئێمە ئەماندی لە کوردستانە کۆمەڵی لایەنی تریش بوون، بەڵام لەناو ئەم لایەنانە چۆن کۆمەڵە توانی ئاوا شکڵ بگرێت و وتم هەروەکی پێشتر باسم کرد لە قاڵبی ڕێکخراوێکی خوێندکاریەوە بێتە حزبێکی جەماوەری. کاک سەدیق و باقی ڕێبەران و نخبەکان و کەسایەتیە دیار و شاخسەکانی کۆمەڵە بوون بە پێ پێگە و پێگەی کۆمەڵایەتی کە بوویان، بە پێی دڵسۆزی کە بوویان، بە پێی ڕاستگویی و سداقەتی کە بوویان، بە پێی خۆنەویستی کە بوویان، بە پێی کۆمەڵێک هەلومەرج کە لەو بە پێی کۆمەڵێک تایبەتمەندی کە لەو هەلومەرجا پێویست بوو جوابی ئەداوە خەڵک پێشوازیان لێ کرد توانی کاک سەدیق بێتە ئەو کەسایەت چۆن لە خۆیان بوو ئەو مایە لە خۆیان بوو توانی بێتە ڕێبەرێکی جەماوەری و ئەوە بوو تا ئاستێکە ڕێبەری کۆماری ئیسلامی کاتێ دێتە سنە
ئەیگەنێتەوە ئاستە هەڕەشەی ڕاستەوخۆ لە کاکسدیق بکە بێ دادگا بێ محاکمە بڵێ ئەو سێکەمانگەرێکیە بێنن با من لێرە عدامی کەم بیکوژم. ئێوە چاوی لێکن کاکسدیق کاتێ هەڵویستی ئەگرت چاوی لە بەرامبەرەکەی کرد بەرامبەرەکەی کییە بەپێی ئەوەی کە بەرامبەرەکەی کییە ئەدووە و قسەیە کرد و هەڵوێستی ئەگرت لەگەڵ پێشمەرگەی پێشمەرگە بوو لەگەڵ بابای جوتیار بوو لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کاکسدیق پەیوەندی بوو ئەجۆشا لەگەڵیان کاتێ چووە ئاوایی بۆ قسە و باسکردن لەگەڵ خەڵکەکە ئەیانزانی کاکسدیقە بڕوا بکە بە لێشاوە چوون بۆ پایدانیشتن و قسە و باسەکەی سەر ڕایوکە ماندوو بوون کاریان بوو و کۆمەڵێ بابەتی تر بەڵام ئەچوون بۆ دانیشتن و گوێگرتن بۆ قسە و باسەکانی کاکسدیق وتم هەروواکە پێشتر باسم کرد پەیوەندی بەوە بوو لایانی بەرامبەری کیە ئەگەر کۆماری ئیسلامیە کاکسدیق زمان و کاراکتر و شخصیت خۆی بوو ئەگەر خەڵکی ئاواییکن سکاڵایان لە بابەتێکە زڵمیان لێکراوە دادخواییان هێناوتە لای کاکسدیق کەسایەتیکی تر بوو ئەگەر کابرایەکە لە ناو بنەماڵەکەی خۆی کێشێکی بنەماڵەیی هەیە ئەهات بۆ لای کاکسدیق کێشەکەی خۆی باسەگرت کاکسدیق کەسایەتیکی تر بوو ئەگەر بنەماڵەی پێشمەرگەی بوو ئەهات بۆ سەردانی مناڵەکەی کاکسدیق کەسایەتیکی تر بوو ئەگەر منی پێشمەرگە ئەچووم بۆ لای کاکسدیق کەسایەتی تر کاکسدیق ئەو زەرفیەت و گونجایی شوێن ئەتافەی بوو کە بتوانێت لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگادا ڕێبکەوە بگونجێ بەڵێ بۆچی چۆن بوو وە لە چه هەلو مەرج و مەقتەعێکی سیاسی و تاریخیدا بووکە چۆن وە بۆ کاکسدیق ترۆر کرا ترۆرکردن یەکێ لە بەشە گیانەکراوەکانی کۆماری ئیسلامیە هەر لە سەرەتای دەستپێکردنی دەسەڵاتی خۆیانەوە بە شێوازێک هەوڵیانداوە ئەو کاریان بدۆتە پێشەوە ترۆریان کردووە کەسایەتی جیاوازیان لە ڕێکخراوە سیاسیەکان کوشوە لە زیندانەکانە ئەعدامیان کردووە لە ناو شار و شارۆچکەکانە دەستیان داوەتە ترۆری لە وڵاتانی دەرەوە ئەو کاریان کردووە ئەوە بین چاوەڕوانی ئەوە بکەین لە کۆماری ئیسلامی کە کەسایەتیەکی کۆمەڵایەتی وەکو کاکسدیق نەبێتە ئامانجی ترۆر و نەبێتە سیبلی دوژمن بۆ لە نێوبردن و ترۆرکردنی و لە کارخستنی زمانی من پێم وابێ لە ماهیەتی کۆماری ئیسلامیە لە ناسینی ماهیەتیا تووشی هەڵێن کاکسدیق ئەو زمانەی کە بووی ئەو کاراکتەری کە بووی ئەو ڕۆڵەی کە لە بزوتنەوەی کوردستانە بەعام بووی و ئەو کاراکتەرەی لە ناو کۆمەڵا بووی وەکو ڕێکخەرێ وەکو سازماندەرێ وەکو فەرماندەیەکی نظامی ئەو بابەتانە بوون کە کۆماری ئیسلامی هێنایە سەر ئەو قەناعەتە کە ئەبێ سدیقی کەمانگەر لەبین بەرێت هەنێ ئەمە پیلانی زووتر پێش لەوەیان بوو کە بتوانن جۆرێک کاکسدیق بەڵام بۆ هەلو دەرفەتی گونجاوە گەڕان کاتێک کاکسدیق لە ناوچەکانە وەک پێشمەرگەیەک چالاکی کرد کاتێک کاکسدیق لە ئۆرگانستادیەکانە خەریکی کار بوو کاتێک کاکسدیق لە ڕادیۆ بابەت نووسی کاتێک کاکسدیق وەکو نوێنەری کۆمەڵە لە دەرەوەی وڵات ڕۆڵی ئەگێڕا هەمووی ئەمانە دەریەخست بۆ کۆماری ئیسلامی کە کاکسدیق چۆن کەسایەتێکە و چه وەزنەیەکە و چه ئەتبارێکە نەتەنیا بۆ کۆمەڵە بەڵکو بۆ بزوتنەوەی کوردستان و بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەعام زۆر سپاس بۆەوەی کە میوانداری ئەمەت قبول کرد کاک بیژن سپاس بۆ هاتنت بۆ ستودیۆ وەلێ ڕژدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە ئەم هەفتەیە لە بەرنامەکەمان بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر ماڵاوە.